ئەمڕۆ فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشداری ناکات لە کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بەهۆی ئەو سلسلەیە لە پێشێلکاری پێڕەوی کە لە سەرەتای دەست بەکاربوونی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەتا ئەمڕۆ و بەهۆی ئەو دووفاقیەی لە بەکارهێنانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ نمونە جلسەی یەکەمی پەرلەمانی کوردستان لە 6 یانزەیە بە پەیڕەوی کۆنی پەرلەمانی کوردستان کار کرا، بەڵام لە هەڵبژاردننی لیژنەکانە بە بەشێک یا بە پێشێلکاری پەیڕەوی تازەی پەرلەمانی کوردستان کار کرا. ئەمە پێمان ئەڵێ کە جۆرێک لە شڵەژاوی لە ئستحقاقاتی ناو پەرلەمانی کوردستانە بەڕوونی دیارە و پێشێلکاری مافی فراکسیۆنێکی وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە داتا و بە بەڵگە و بە ڕەقەم و بە ئستحقاقمان بوو لە لیژنەی یاساییە هەبین لە پەرلەمانی کوردستان، بەڵام بە فەبرەکەیەکی ناپەیڕەوی پێشێلیان کرد ئەو مافە و تەجاوزیان کرد و لە لیژنە هەمیشەیەکانی تریشە لە دابشکردنی سەرۆکایەتیەکان واتە سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکان بە هەمان شێوە بە شێوازێکی ناحەق بە شێوازێکی ناپەیڕەوی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بێبەش کراوە لە ئستحقاقی خۆی لە سەرۆکایەتی لیژنەکان.